بەڵازان خۆشەویستامە لە تەوری دومی بەرنامەکەماندا یادی کۆچی دوایی مامۆستای عزیز و خۆشەویستمان دەکەین کە 27 ساڵەوە بەر مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز وەفاتی کرد. مامۆستا پردێکی گەورە بوو بۆ گەیاندنی زانست و ئاشتی و دەقە پیرۆزەکانی ئاینی پیرۆزی ئیسلام. لە سەردەمی خۆیدا هاوسەنگێکی گەورەی دروست کرد لە نێوان مزگەوت و نیشتیمان پەروەری و گەیاندنی دۆزی کورد لە ڕێگەی ئیسلام خوازیەوە بە وڵاتە عەرەبیەکان و بە جیهان و لە ڕێیەکی دیکەوە بە جیهاد تێکۆشانی کردبووی کە حەق و مافی کورد بەدەست بهێنێت. ئێمە باز لە وێزگە گرنگەکانی ژیانی دەکەین، باز لە ئەو کاتە پڕبەرەکەتەی مامۆستا دەکەین کە بەدەر لە کاری سیاسی و کاری نیشتیمان پەروەری و لەلایەک جیهاد و لەلایەک سەحوە و لەلایەک دەرس و دەوری فەقێ و زۆر کاری دیکە کە مامۆستا ئەنجامی دابوو لەو تەمەنەی کە هەیبوو گفتوگۆی لەسەر دەکەین. بە میوانداری بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان کوڕی مامۆستای کۆچ کردو کە بە شازێکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە. مامۆستا گیان سڵاوی خوات لێبێ، سپاس بۆ ئەم دەرفەتە. عەلەیکوم السەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. سڵاوی خوای گەورە لە بەڕێستان و لە بینەر و بیسەرانی بەڕێستان. زۆر سپاس. مامۆستا گیان وەک معلومی جەنابتانە مامۆستای عزیز خوای گەورە دەرەجەی عالیکە لە ساڵانی 1948ەوە وردە وردە چالاکی سیاسی ئەنجامدا کە بوونی دوای ئەو بوونی ئەم هەموو ڕەوت و ڕابوونە ئیسلامی کە هەیە سەرچاوەکەی بۆ مامۆستا ئەگەڕێتەوە. چۆن بوو لەو سەردەمەدایان بۆ ئێوەی باس کرد بێ هەستی بە بەرپرسایەتی کردووە لە بابەتی نیشتیمانی هاوشانی خزمەتکردن بە ئاینی پیرۆزی ئیسلام؟ بسم الله الرحمن الرحیم. طبعا پاش ڕوخانی دەوڵەتی دەسەڵاتی عوسمانی ناوچەکە بە شێوەیەکی گشتی تووشی جۆرێک لە دوورکەوتنەوە لە دەسەڵاتی ئیسلامی بوو. لەو ساتانەدا لە هەر جێگایەک لە جێگەکانی قەڵەمڕەوی دەوڵەتی عوسمانیدا جۆرێک لە جۆرەکان ڕابوون بەرپا بوو. دەتوانین بڵین لە کوردستانی خۆشەویستی خۆشمانە کەوا گەلی کورد الحەمدولله زۆربەی زۆری هەرە موسڵمانە، لەم ڕابوونەدا پشکێکی گەورەی و بەرچاوی هەبووە، ئەویشکەوە لە گشت جێگەکانی کوردستانە سپاس بۆ خوا ئەم گەلە موسڵمانە ئەم گەلە زۆرینە موسڵمانە بە شێوەیەک لە شێوەکان لەم بوارەدا پشکی هەبووە، بە تایبەتی لە هەڵەبجە و لە ئەتوانین دیاریکراوی بڵێن جەنابی مامۆستا مەلا عوسمان ڕەحمەتی خوای لێبێ و ئەو کۆمەڵە زانا بەڕێزەی کە پێکەوە بوون ڕۆڵێکی گەورە و کاریگەریان هەبووە لە ڕابوونی ئیسلامی هەر لە کۆتایی چلەکانەوە. ئیتر بۆ هەر مەقتەعێک بۆ هەر بڕگەیەک لە بڕگەکانی مێژوو بە شێوازی خۆی بە شێوازی شیاوی خۆی هەڵوێستیان ئەنجامدا و پرۆژەی کردەییان لە گۆڕەپانەکە هەبووە. زۆر باشە مامۆستا، باسێکمان بۆ بکەیت لە ڕۆڵ و کاریگەری مامۆستا لە ڕاپەڕینەکان و هەروەها شۆڕشەکانی گەلی کورددا و هەروەها ڕزگارکردنی نەتەوە و دۆزی کورد. طبعا زانایانی ئێمە زانایانی کورد بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی ئەو زانایانی هەڵەبجە بۆ هەر وەکووتمان بۆ هەر بڕگەیەک لە بڕگەکانی مێژووی کاری ئیسلامی لە کوردستانە هەڵوێستی پڕبەپێستی خۆیان هەبووە. زمانێکەوە هەڵمەتێکی ئیلحادی شیوعیەتی ئەو کاتە هەبووە، ئەمان بەرهەڵستێکی بتەو بوون لە بەردەم ئەو شاڵاوە ئیلحادی کوردستانە تاوای لێ هاتووە. لە ساڵی 1959دا جەنابی مامۆستا و جەنابی مامۆستا مەلا ساڵحی گەورە و مامۆستا مەلا عومەر و دوو بەڕێزی سەرکردەی سەرۆک هۆزی عەشیرەتی نەورۆڵی زیندانی و تەبعی دەکرێن بۆ ناسریە. پاشان لە گشت بەرگەکانی ترە هەمان ڕۆڵیان بینی و بە پێی ئەو یعنی یەکێک لە تایبەتمەندیەکانی زانایی کورد ئەوەیە کەوا بۆ هەر مەقامێک بۆ هەر بوارێک مەقالە و هەڵوێستی پڕ بەپێسی خۆیان هەبووە. لە کاتێکا کەوا شۆڕشی کورد یەک پارچە و یەکدەست بووە، ئەمان بە پرۆژەی یەکێتی زانایانی ئیسلامی کوردستان کە لەو کاتە ئەتوانین بڵێن باشترین پرۆژەی سەردەم بووە بۆ ئەو کاتە
بەشداریان کردووە. کاتێکیشکەوە دژایەتی حزبی بەعس گەیشتە لوتکە و ماڵی کوردیش چەند لایە نەبووە، ئەمان توانیان کەوا وەکو ئەزموونێکی ناوازەی جیهانی ئیسلامی بەشداری بکەن لە بەرگری لە میلەتەکەیان و بە دژایەتی حکوومەتی بەعسی عێراق لە چوارچێوەی بزافێکی ئیسلامی چەکداری جیهادیە دەست بە حکوومەتی عێراق کە ئەو کاتە گەورەترین ڕۆڵی بینی لە جیهانی ئیسلامیە لە بەرەوەی جەنابی مامۆستا مەلا عوسمان ڕەحمەتی خوای لێبێ ئەسێرەیەکی دراوشاوە بوو لە جیهانی ئیسلامیە ئەناسراوە هەموو سەرکردەکانی بزافی ئیسلامی جیهانی لە نزیکەوە ئەیان ناسی و ماوەڵەی بەلایەتیان لەگەڵا کرد. پێم وابێ هەر لەسەر ئەو قەزەی نەتەوە و نەتەوایەتی کوردیش مامۆستا 3 جار زیندانی کراوە، ئەمەیان چۆنی بووە؟ بەڵێ ئێمە ساڵی 1976 2 جار زیندانی کراین. ئەگەر چی لە بیانۆکە ئەوە بووکەوە یەکێک لە ڕۆڵەکانی جەنابی مامۆستا بە ناوی کاکە عەبدولقادر ناوی شۆڕشی مەلاسۆران پەیوەندی کرد بە مەفرەزە سەرەتاییەکانی شۆڕشی نوێ. ئەگەر چی زاهیرەکەی بە شێوەیەکی ڕواڵەتی ئەوە بوو لەسەر ئەو بۆ نەبوو، بەڵام دوای داگیرکردنی هەڵەبجە و دەستگرتن بەسەر ئەو بەڵگەنامە و دیکومنتەکانی دەستگاسی خوڕەکانی حزبی بەعس لە هەڵەبجە نووسراوە بە شێوەیەکی سەریح نووسراوە. ئێمە زیندانیمان کرد و دوورمان خستەوە بۆ خواروی عێراق لإطروحاته المعادية للحزب والثورة بەو عیبارەتە. ئەوە بوو بە هەموویەوە ئێمە ساڵێک و چەند ڕۆژێک زیندان بووین بە خێزانی هەمومان بۆ سەماوە کە ئەلحەمدوللیلا ئەوەش بوو بە وێزگەیەکی تری پەروەردەی یوسوفی و لە هەمان کاتیشا پەیوەندی بەربڵاوی بە جنوبەوە و بە ناوەندی عێراقەوە و لە ناوخۆیشا بوو بە مەکۆیەکی گەورە بۆ شۆڕشگێڕان کەوا زاتێکی وەکو جەنابی مامۆستا مەلا عوسمان لە زیندانایە لە دژایەتی شۆڕشا فعلەن ئەوە دەورێکی کاریگەری بینی. مامۆستا لەگەڵ ئەوەی کە خزمەتێکی زۆری کرۆ سەرقاڵێکی زۆری هەبووە لەگەڵیشیدا خزمەتی بە ئاینی پیرۆزی ئیسلام کرۆ چەندین بەرهەمیشی هەیە بە تایبەت تەفسیرەکەی. ئەگەر باسێکمان لە بەرهەمەکانی مامۆستا بۆ بکەیت. بەڵێ جەنابی مامۆستا وەکو بەرهەمی زانستی فەقێ و مەلا بەڕێزەکانی کوردستان کە ڕاستە و خۆ ئیجازیان لە ئەو یا لە جەنابی باوکی یا لە جەنابی مامۆستا مەلا ساڵحی گەورە وەرگرتووە، ئەوە بەجێی خۆی، بەڵام لە هەمان کاتیشا لە بواری نووسینە جەنابی مامۆستا بەرهەمێکی زۆری هەیە کە بەشێکی کەمیشان چاپ نەکراون لەوانە کە چاپ کراوە تەفسیری قورئانی پیرۆز سەرەتا لە 15 بەرگوی ئێساوە لە بەردەساین لەگەڵ نووسینگەی تەفسیرا بە ئیزنی خوای گەورە لە بەرگێکی ناوازە و ڕێکوپێکا چاپ ئەکرێت و هەروەها پاش ئەوە فەرمووی من بۆ پێویستی تەفسیر پێویستمان بە علوم القورئان هەیە. علومی قورئان بە زمانی عەرەبی کە ماستەری لەسەر هاتووەوە تەفسیرەکەش تا ئێستا 5 ماستەری لەسەر هاتووە و پاشان شەرحی صحیحی بوخاری بە زمانی کوردی کە 2 بەرگی چاپ کراوە و بەرگێکیشان تا ئێستا لەلای کەسێکەوە نادیارە. ئینشاءالله بەڵکو هەوڵ بدەین ئەوەش بەدەست بێنینەوە و چاپی بکەین و لە هەمان کاتە ئوسوڵ الفقهی هەیە بە زمانی عەرەبی کە ئەویش ماستەری لەسەر هاتووە و چەندین نامیلکەی بچووکیشی هەیە لە بواری فقه و ڕێنمایە ئیسلامیەکانە. ماوەسا عەبدوڕەحمان لەو سەردانانەی بۆ وڵاتان بە تایبەت وڵاتە عەرەبیەکان بەشێکیان لەوانەیە جەنابتی لەگەڵا بوو بێت پێشوازی و بەدەمەوەچوونی سەرکردە ئیسلامیەکانی ئەو سەردەمە یاخود سەرکردە سیاسیەکان ئێران بوو بێت وڵاتە عەرەبیەکان بوو بێت دەر شوێنێکی دیکە بێ چۆنی بوو ئەو خۆشەویستیە چی بوو بۆ مامۆستا هەیان بوو؟ بەڵێ یعنی وەکو تەطبیقێکی ئەو فەرموودە و تعلیماتە ئیسلامیانەی کەوا ئەگەر کەسێک لەبەر خوا تەواضوع بکە خوای گەورە بەرزی ئەکاتەوە فعلەن جەنابی مامۆستا لەگەڵ ئەوەی کەوا خاوەن پۆستێکی حکومی نەبوو، بەڵام سوبحان الله هەمیشە وەکو لە ئاسی ڕئیس دەوڵەت و لە ئاسی شاهانە لە مستەوای فەرمیەکانە پێشوازی لێ ئەکرا و میوانداری ئەکرا و لە هەمان کاتیشا
لەسەر ئاستی سەرکردە ئیسلامیەکانی جیهان وەکو برایەک وەکو هاوکارێکی بەڕێز چونکە لە هەموو ناوچەیەکە سەرکردەیەکی ئیسلامی ڕەمز و هێمای شکۆداری کاری ئیسلامی بوو لە کوردستانی شاجەنابی مامۆستا مەلا عوسمانیان دەناسی و بەو شێوە تەعاملیان لەگەڵا ئەکرد. من بیرم دێ لە دووبەی کاتێکیان جارێکیان لە میوانخانەی ئەلبوستان دیدارێکیان ساز کرد بۆ جەنابی باوکم لەگەڵ جەنابی دکتۆر یوسف خاڵاوی ڕەحمەتی خوا لە هەردووکیان. ئەوەنە پێی خۆش بوو تەڵانە پێشە هەر پەیام و ئەوانە هەبوو لە بینیانە ئەوەنە پێی خۆش بوو 15 مەتر هەر بەڕاکردن بە سەری ڕووتەوە باوەشی پیا کرد شەیخەنا ئەحبەبناکە قبل ئەن نەڕاک و ئەوە بوو کاتێکیش وەفاتی کرد لەسەر جزیرە لە بەرنامەی ڕاستەوخۆی شەریعە وەالحەیات بە ئاشکرا بەحسی کرد و بە لەسەر وەفاتەکەی ڕۆیشتووە. بە هەمان شێوە سەرکردە ئیسلامیەکانی پاکستان، ئەفغانستان، فلیپین، لە میسر لە زۆرێک لە وڵاتانی ئیسلامیە پەیام هەبوو و هەروەها ئەو بەشێکیان ئەبینران یەکتریان دیداریان هەبوو بەشێکی کەیشیان بە تەلەفۆنی بووە یان بەنووسین و پەیام لە بینیانە. ینی من ئاگام لێ بوو جارێکیان بۆ یەکەم جارە ڕەنگە بەحسی بکەم لەگەڵ جەنابی محەممەد قوتب ڕەحمەتی خوای لێبێ برایی سەرکردە و نووسەری و بیرمەندی گەورەی ئیسلامی کورد بیرمەندی ئیسلامی جیهانی ئیسلامی عفوەن سەید قوتب بە تەلەفۆنی نزیکەی نیو سەعات قسەیان کرد کە هەمووی پڕ بوو لە فرمێسک و لە بیرەوەری شیرین دەربارەی ئەو عەلاقاتە بەهێزە. زۆرێک لە ئەو سەرکردە بە ڕێزانە یەکێکی وەکو شەهید عەبدوڵڵا عەزام جگە لە پەیوەندی تەلەفۆنی لە نامەی ڕسمی هەیە کە بە عیبارەتی فەضیلەت و شەیخینە المجاهید الحەبیب بەم عیبارەتە ناوزەدێکا کە ئینشاءڵڵا ئێمە هەموو ئەو دیکۆمنت و نامانە لە ژیان نامەکەی جەنابی شێخی گەورەمان بە ئیزنی خوای گەورە بڵاوەکەینەوە تا نەوەی ئێستا و توێژی داهاتوو بزانن ئەم سەرکردەیە ئیسلامیەی کورد لەگەڵ ئەوەی کەوا لە شوێنێکی دوورۆدەست و لە گەلێکی بێدەوڵەتا بووین بەڵام ئەلحەمدولillah هەمیشە مامەڵەی دەوڵەت لەگەڵا ئەکرا چونکە لە کاتە سەختەکانی ڕۆژگاری میلەتەکەمانە ئەم زانا گەورەیە و زاناکانی ناوبزافی ئیسلامی ئەلحەمدولillah هەمویان پێکەوە دەنگێکی دلێر و حەقپێژی ڕەوای گەیاندنی ناسۆری و ناڕەحەتی گەلەکەیان بوون. مامۆستای خوارێ خۆش بوو وەک چەترێک بوو بۆ پێکەوە ژیان بۆ تەبایی نێو کۆمەڵگا و لە ڕابردوودا لە قۆناغەکانی ژیاندا حتمما بە نووسرا و بە شێوازی جیاجیا ڕوبەڕووی زوڵم و ستەم بوویەوە. بەڵام کە کاتی جیهاد هاتە پێشەوە بە دەست و بازوو جیهادی بەرپا کرد دژی حزبی بەحس و ئەوانەی کە زوڵم و ستەم بەرامبەر بە میلەتی کوردەکەن ڕابوونی ئیسلامی بەشە لە شێوازەکان هەندێکیان پاشکشیان کرد مامۆستا هەر بەردەوام بوو کۆڵی نەدا بۆی کە ئەو ئازیز و خۆشەویستانەشی کە لە دەوری بوون ڕوبەڕووی زوڵم و ستەم بوونەوە بە شێوازی جیهاد. ئەگەر کەمێک باز لەم قۆناغەشمان بۆ بکەی مامۆستاییان. بەڵێ جەنابی مامۆستا وەکو عەرزم کردن پێشتر هەر لە دێرینەوە تێکەڵاوی ئەم کاروانی ئیسلامیە بۆ خۆیان نەوع مەرجعیەتێکی زانستی و هزری ئیسلامیان بە شێوازی ناوچەی خۆیان و بە شێوازی خۆیی لە ناوچەکە هەبوو پاشان ئەم مەدرسەی برایانی موسڵمانیش کە تێکەڵ بوون کە مەدرسەیەکی گونجاو بوو بە فکری میلەتی ئێمە بەدەستی زانایانەوە بوو ئەو کاتە. لەو کاتەوە توانین بڵێن لە 1954ەوە سەرپەرشتیاری کاری ئیسلامی بووە بە هەردوو هێڵەکەیەوە لە کوردستانە بە هەردوو هێڵی تەنزیمیەکەیەوە کە وەکو مەکتەب تەنزیمی شانە کرد تا 1970 کاتێکەوە زوڵم و زۆری حکوومەتی بەعسی عێراق زۆری هێنا بۆ میلەتەکەمان و پاش ڕاگواستنی ئەو هەموو گوندانە کەوتە ڕوخاندنی شارەکان بە تایبەتی شاری هەڵەبجە و لە هەمان کاتیشا هەوڵدان بۆ دەزگیرکردنی زانا گەورەکانی ئێمە و لە ناوبردنیان ئەوە بوو ئەو هیجرەتە گەورەیەی کرا بەرەو سنوورەکانی ئێران کە تەنیا دەریچەیەک هەر ئەوێ بوو سەرەتا نزیکەی 11,000 وردەیەک
پێکەوە هجرەتیان کرد و دوایی شا بە کۆی گشتی بوو بە زیاد لە 45,000 کەس لەو کاتا هەر پێش ئەوەی بگەنە خاکی ئێرانیش ئیعلانی بزوتنەوەی ئیسلامیان تیا کرد. ئەوە حەقیقەتێکە کە بە بەڵگەنامە لە لامان هەیە. ئەلبەتە ئەم بزوتنەوەکو بە ناوی بزوتنەوەی ئیسلامی هەر لە کۆنەوە هەبووە. ئێمە ڕۆژنامە هەیە هی ئەلحەیات بڵاو کراوەتەوە کە لە 1960 عليه اللقاء مع دعاة الحركة الإسلامية في الشمال ئەو وەختا بە ناوی شیمالۆ بووە. ئەمانە هەر بەو ناوە هەبوون و کە ئەم ئیعلانەیش کراوە وەکو تەطبیقێک بۆ ئاەتەکانی قورئان کە ئەبێ بۆ بەرگری لە موسڵمانان و بۆ بەرگری لە چەوساوەکان هەستن بە جیهاد. ئەی خۆ حکوومەتی باسی عێراق بە قسەکردن دژایەتی ئەم میلەتەی نەکردووە، بە چەک و بە ئاسن و بە ئاگر دژایەتی کردووە. اینجا بمثلی ما اعتدى عليه زانایانیش باش زانیوانە چۆن بەرپرچی ئەوە بدەنەوە بمثلی ما اعتدى عليكم بەوە بە شۆڕشێکی چەکداری بەشداریان کرد کە ئەو شۆڕشە چەکداریە و ئەو جیهادە چەکداریەش بوو بە خاڵێکی وەرچەرخانی گەورە لە مێژووی گەلەکەمانە بەوەی کەوا ئەزمونێکی ئیسلامی بوو بە هاوشان و هاوسەنگەری لایەنە شۆڕژگەرەکانی کوردستان و هەر ئەو هاوشانی و شۆڕژگێریش شەرعیەتی ئەوەی پێداکەوە بتوانن ڕاپەڕین بکەن و پاش ڕاپەڕینی بەو شەرعیەتەوە توانیان بەشداری یەکەمین هەڵبژاردننی کوردستان بکەن و خەڵکی تریش ئەوانەی ئەو بە ڕێزانەی تریش کە نەهاتن بەداخەوە ئەو زەرەرە گەورەیاندا لە کاروانی ئیسلامی نەهاتنە ناو ئەو پرۆژە جیهادیە هەموو پێکەوە پرۆژەیەکی بەشداریەکی گەورە و کارایان بە ناوی لیستی ئیسلامی ئەلحەمدوللا پێکهێنا. لە ڕاستیە ئەمە ئەتوانین بڵین ئێوە لەم دەرفەتە کورتە چەند دەقەیە بۆ ئەم یادە گەورەیە جێگەی خۆیەتی و بیری هەموو ئەو بەڕێزانە بینەوە کە لایەنە ئیسلامیەکانی کوردستان زۆر پێویستیان بە پیاداچوونەوەیەکی خێرا هەیە. لە ڕووی جەماوەڕەوە هیچ گرفتێک نییە. میلەتەکەمان ئەلحەمدوللا میلەتێکی موسڵمانە، جەماوەری کاری ئیسلامی جەماوەرێکی زۆر ڕێکوپێکە. ئەندامە کارە و لێهاتووەکان و کارکتەرەکانی ناوکاری ئیسلامی هەموو لایەنەکان ئەلحەمدوللا لە کایی سیاسی بەشداری حکوومەتە چ لە عێراق و چ لە کوردستان باشترین ڕۆڵ و لێهاتووترین کەس و دەستپاکن. ئەمێنێتەوە بزوێنەری ئەم کارە ئیسلامیانە ئەم لایەنەی کە بە ناوی ئیسلامەوە ئیشەکەن بە حەقیقەت زۆر باش کاتی ئەوە هاتووە یەک بن، یعنی هیچ بیانوویەک نییە بۆ ئەوەی یەک نەبن. ئەگەر حتا ئەوەیشان بۆ نەکرێت لەم قۆناغا بەڕاستی جێگەی خۆیەتی بەرەیەکیان هەبێ، کارێکی پرۆژەیەکی کاری هاوبەشیان هەبێ بۆ ئەوەی کەوا هەم بەو پرۆژەکارە هاوبەشەوە هاوکار بن بۆ ئیدارەی ئەم وڵاتە، بۆ ئیدارەی ئەم کوردستانە، چونکە کوردستان ئەمڕۆ لەم ڕۆژەگارە سەختانەی دەوروبەری ئێمە وەکو کەشتیەک وایە لە ناو ئەم دەریا پڕ لە مەوج و تۆفانەی کەوا مەترسی زۆری لێ ئەکرێ کە ئەگەر ناوماڵی کوردستان هەمووی پێکەوە بێت و ئەو فرەیە سیاسیی کەوا هەیە نزیک بن لە یەک لای کەم ئیسلامیەکان کە یعنی واجبە لە سەریانی یەک بن و ضرورەتی ئەم قۆناغش بە تایبەتی پێویستەکە کەوا بەیەکەوە بن، پرۆژەی هاوکاری پرۆژەی مشتەرەکیان هەبێت، هاوبەشیان هەبێت، لەم پرۆژە هاوبەشەوە هاوکار بن لەگەڵ ئیدارەی کوردستانە، ئاوێنە ئاسا هەڵەکان ئەو هەڵانەی کەوا هەیە، ئەو گەندەڵی هەیە، ناڕەحەتی هەیە، کەم و کوڕی هەیە بیخەنە بەرچاو، هاوکار بن بۆ لابردنی بۆ خۆش گوزەرانکردنی زیاتری ئەم میلەتەمان. بەڕاستی ئەم میلەتە پێویستی هەیە بەوەی کەوا بە هەموو لایەکەوە خزمەتێکی ئەساسی بکرێت. منیش ئەم دەرفەتە کورتم خۆستەوە بۆ ئەوەی کەوا ئەو پەیام بچووکە وەکو خزمەتکارێکی جەنابی شێخی گەورەمان بگەیەنم. دەست چاو خۆش مامۆستاگیان زۆر سپاس دەکەین بە ڕێز مامۆستا عەبدوڕەحمان شێخ عوسمان
کوڕی مامۆستای کۆچکردو بە شێوازێکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوان مام و زۆر سپاس بۆم دەرفەتە.